سەرکەوتنەکانی پێشمەرگە لەسەر ئاستی وڵاتانی ناوچەکە و جیان کاردانەوەی گەورەی بە دوای خۆی دایەناوە و ئێستا پێشمەرگە بە تەنها هێزی بەرەنگاربوونەوەی تیرۆر لە ناوچەکەدا ناو دەبرێت کە توانیوێتی زۆرترین ناوچە لە دەستی چەکدارانی داعش دەربێنێت. ئەم سەرکەوتنانە هیوادارم کەوا سەرکەوتنی تریشی بەدووادا بێ، هیوادارم کەوا شنگالیش ئازاد بکرێ، هیوادارم کەوا بەرەو پێشچوونەکان لە کۆبانیش زیاتر بێت. هەمومان دڵخۆشین بەوەی کە پێشمەرگە ئەتوانێت مقاومەی گەورە بکە و ئەم مقاومەش بەشێکە لە درێژکراوەی مێژووی ئێمە بۆ پێشمەرگە. ئومێد دەکەم ئەمە بەردەوام بێ، ئەم پرۆسانە بەردەوام بێ و ئومێدی زیاتر بدرێ بە خەڵکی کوردستان. هێزی پێشمەرگەی کوردستان ماوەی چەندین مانگە بەورەیەکی بەرزەوە لە ڕوبەڕووبوونەوەیەکی سەختدایە لەگەڵ چەکدارانی داعش و بەم دوایەش توانیوێتی لە زۆربەی ناوچەکان شکست بە تیرۆریستان بێنێت و سەرکەوتنی گەورە تۆمار بکات. بێگومان جێگەی شانازیە ئەمڕۆ هێزی پێشمەرگەی کوردستان و ناوی پێشمەرگە لە پێش ناوی هێزی سوپای عێراقیشەوە دێ وەکو هێزێکی ڕێکخراو دژ بە تیرۆرستان و بەرەنگاربوونەوەی تیرۆر نەک لە ناوچەکە بەڵکو لە ئاستی جیهانیش حسابی بۆ کرێوە قسەی لەسرە بە ئیجابی. هیوادارین ئەم چالاکیە زۆر گرنگانەی ڕزگارکردنی جەلەولا و هاوکاریان بۆ ڕزگارکردنی سعدیە ئەوەی شنگالیشی بێتە پاڵ هێزی پێشمەرگەی کوردستان لە ناوچەکانی تریش بتوانن بەو ڕۆحیەتە بۆ ئازایەتی ئەم چالاکی و نەبەردیانە تۆمار بکەن. پێشمەرگە لەم شەڕانەی دوایە ئەوەی سەلمان کە پێشمەرگە هێزێکی لە بن هاتووە بە درێژایی مێژوو ئەوەی کە کردویانە ئێستا سەلمێنەری ئەو ڕاستیە بوو کە کورد لە ماوەی ڕابردووشا بە هەمان جۆر ئەم خەباتەی کردووە. ئەگەر لە ماوەی ڕابردووە دژی دەسەڵات و یاخو با بڵێن ڕژێمە سەر کوردکارەکە یەک لە دوایەکانی عێراق جەنگاوە بە تەنها ئێستا دژی ڕژێمێکی فاشی نوێ بە ناوی داعشەوە جەنگێ کە ئەم شەڕی ئێمەی کوردەکەین شەڕی وڵاتە زلهێزەکانی وەکو بریتانیا و ئەمریکایە. سەرکەوتن و پێشڕەویەکانی پێشمەرگە بە جۆرێک گورەی چەکدارانی داعشی تێک شکاندووە کە توانای ڕوبەڕووبوونەوەیان نەماوە و بەردەوام لە پاشەکشەدان و بە دوای دەواازەیەکدا دەگەڕێن کە خۆیان لە تووڕێیەکانی پێشمەرگە ڕزگار بکەن. مەریانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.